مدينة جيان جان مدينة دلو جانم توي مدينة مدينة جيان جان مدينة دلو جانم توي مدينة چونك شاري پیغمبري جان مدينة دل مدينة بريندارم بو مدينة يا وبرمار قدي او ناس دارا دلم تانگا بو جيگاي او شفيع يا ياري غارا دلم تانگا دل مدينة دبا بس بي أمدون يا تاكيمن عوداليتم كمن شيداي زماليتم جان مدينة دل مدينة خۆشەویستان لە تەورەی یەکەمی پرۆگرامەکەی ئەمڕۆماندا باس لە گرنگیدان بە سرود و مناجاتی ئاینیەکەین. بێگومان سرود و مناجاتی ئاینی بابەتێکی گرنگە، تەنانەت پێغەمبەر صلی الله عليه وسلم لە سەردەمی خۆیدا شاعری تایبەتی هەبووە و لە چەندین فەرموودەی شیرینە جێردراوەتەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک چۆتە شوێنێک، چۆتە ماڵێک، با بڵێن خەریکی سرود و دەف و ئەم بابەتانە بوون، پێغەمبەر صلی الله عليه وسلم نەهی لێ نەکردو و پێی وتون وازیان لێ بێنن باوەکو بڵێ شادی خۆیان دەرببڕن. جا گرنگترین شتێک کە ئێمە شادی لەسەر دەرببڕین و سوپاسگوزاری خوای لەسەر بکەین ئەویش ئەوەیە کە خوای پروردگار پێغەمبەری بە ئادەمی زاد بەخشیەوە محەممەد صلی الله عليه وسلم. باشترین شتێک ئێمە دڵمان پێی خۆش بێ، شانازی پێ بکەین، سوپاسی خوای لەسەر بکەین، هاتنە دنیای ئەم زاتەیە و باشترین یادکردنەوەی ئەم زاتەش شوێنکەوتنی پەیامەکەیەتی و جێبەجێکردنی سونەتەکانێتی. ئێمە ئەمڕۆ لە پەیامی ڕۆژ لە خزمەت هەریەک لە مامۆستا فەرمان محەممەد هەروەها کاکە وائیل فەرمانە بین کە کوڕ و باوکێکن زۆر بە جوانی لە خزمەت مناجات و لە خزمەت بابەتی تەواشح و مەداحیدان. خۆی پروردگار تەمەنیان درێژکە و ئێمە بە ناوی ئێوە بە خێراتنیانەکەین. مامۆستا بەخێر بن. بەخێر بن. عزیزی منش خۆشحاڵم لە بەرنامە جوانەکەی ڕۆژ لە شاشە تیڤە جوانەکەی پێیان میوانم لە سلێمانی خوای گەورە ئەم تەلەڤیزۆنە جوانە و هەم کارمەند و وجنابتان وشو بەڕێبەریش خوای گەورە تەمەن درێژ بکەی ئینشاءالله بۆ خزمەتی ئەم دینە ئینشاءالله. عزیزم قوربان سپاس دەکەم بەڕێزم. مامۆستا حتما ئیحساس و ئەوەی کە لە دەرونی سرود بێژ و شاعران هەیە بۆ لەدایکبوونی پێغەمبەری عزیزمان صلی الله عليه وسلم یان هەر بۆ شتێکی باهێنی دیکە لەوانێت تۆزێک جیاوازتر بێت، هەڵقوڵاوی ناو دڵ نەبێت، ئەوە بە جوانی و بە دڵیش ناگاتەوە بە دڵ ناتوانانی دەربێنی وانە چۆنیەوە ئیحساسە لای ئێوە خۆی ئەوەی کە لەگەر شاعرە یان لەگەر سرودی تێکرد دەبی بڕۆکەک دەبێ کەسێکی ینی بە حەقیقەت دڵ نەرم بێ لە ڕووی عەقڵیەتەوە، لە ڕووی ینی عاتفیەوە، لە ڕووی قسەکردنەوە. من زۆر جار وەدەرێمەوە ئینسان کە بیەوێ مەدحو سەنای
پێغەمبەر صلی الله علیه وسلم بکە دەبی دڵێکی زۆر پاچی هەبێ ئینشاءالله هیوادارم خوای گەورە لێمان قبول بکە چونکە ئەم ئەحساسەی کە لە دڵەوە دێتە دەرێ ئەو شعری کە دەیڵێ بڕۆکە ینی دەبێت تام و لەزەتێکی تایبەتی هەبێ خاستن تۆ من لە خزمەت ڕسوول الله دەبی صلی الله علیه وسلم کە دەچیە شاری مەدینەی ینی کە دەگەیشت ئەو شەی مەدینەی ینی تایبەتمەندیی یەکجار زۆری هەیە ئەگەر تۆ ئینسانێکی تەواو جددی بۆ دین بۆ خوا نەخس و حابی لە خۆشەویستی پێغەمبەر نەبی ئەم ڕێگایە دوورە نابڕی بۆ وێندر ئێمەش کە لە سرودەکانمان دیاری دەکەوی کە زیاتر لەسەر محەبەت و خۆشەویستی خوددا و پێغەمبەرە تەنها ئەوەیە محەبەتەی کە لە دڵمان بێتەوە دەری ینی کە بزانین ئەم پێغەمبەرە ناسک و نازدارە چ عەزیەتێکی بەم ملەتە خواردەوە بەم عەزیەتێ تاوەکو ئیسلام گەیشتۆتە ئەمڕۆ هەرچەندە ئەوەی کە ئێمە دەیڵێن لەوانەیە ینی نەگاتە تۆزە مسقالێک لە ئەزیەتدان و ئازارەکانی ڕسوول الله صلی الله علیه وسلم بەڵام الحەمدولله ئەوەندەی لە تواناماندا هەبێ توانیمانە مەد و سەنایەکی ڕسوول الله بکەین صلی الله علیه وسلم لە دڵەوە بێنینە دەرەوە و بە ئەحساسەوەش بیگەینین بەو کەسی بەرامبەرمان چکە هەولێر شتێکی تایبەتی هەیە تایبەتەکە مەقسەدم ئەوە نییە کە برێم خوا نەخواستە سلێمانی نیەتی نە سلێمانیش الحەمدولله هونەرمەندی باشی هەیە لەخوا بەزیاد بێ لە دینداری و لە الحەمدولله لە ئەخلاق و لە ڕۆشنبیری بەڵام هەولێر زیاتر پەرە بە مەولود دەدەن ئێستا ئێمە ئاهەنگی بووگواستنەوەمان هەیە هەر پێی ناڵێن بووگواستنەوە ناڵێن شەکرا پێوە دەڵێن پێی دەڵێن شەکرا خواردن کە بۆ مارەکردنەوە چنەوە نییە ئێمە پێی دەڵێن مەولود يعني هەموو شتێکمان کرد بۆتە مەولود لە هەولێر حەقیقە ئەکەی هەر مەولودە وەلیمە ئەکەی هەر مەولودە ژن دێنی هەر مەولودە یعنی ڕۆژ لە دایک بوونی ڕسوول الله صلی الله علیه وسلم هەر مەولودە یعنی کەلیمەکەمان کریتە مەولود یعنی زۆر جار مامۆستایەکان لەناو تەواشیع و شتەکان کە بەشدار ئەبن بۆمان ڕاست دەکەنەوە دەرن کاکە ئەوە حەقیقەیە یانەوە ئەڵێنەوە وەلیمەیە یانەوە دەڵێن ئەوە بووگواستنەوەیە یعنی خەڵکی هەولێر زیاتر یعنی بەڕاستی خۆشەویستیەک و یعنی تەواوی کوردستان الحەمدولله خۆشەویستی محەبەتێکی تەواوی بۆ پێغەمبەر هەیە جا من لە سەرتاش باسم کرد لەگەڵ کاکدانیار وتم بە تایبەت زۆر ئاسایی یعنی لەم بابەتەیە هەولێر لە ترۆبکا بێ وتم لە هەولێر ینی وەکو ئێرە نییە مناڵ ناونان هەر کۆمەڵە خەڵک کۆبنەوە ئێوارێک لەسەر سفرەیەک و مامۆستایەکی بەڕز و تارێ بات و لەوێ کۆمەڵێک مەداح و سووربێژی ئێوە لە ئاهەنگی ژن مارەکردنە لە گواستنەوەیە لە هەموو ئەم بابەتانە تەنان بیستومە هەندێک کەس کە خانوویە گەکڕێ ئاهەنگێک ساز دەکات و ئێوەمانەخۆیەوەیە کاکدانا ئێستا من وەکو خودی خۆم باوەڕ بکە یعنی هەفتەم بۆتەوە یەک ڕۆژ و دوو ڕۆژ بۆ دەرچوونی من تایبەتە یعنی تایبەتی چییە من خۆم تایبەت کردووە کە تایبەت کردووە فەرقیشم هەیە لەگەڵ ئەوانی ترە ینی ڕێز و احترامم بۆ خۆت تایبەت کردووە بۆ چی خۆم تایبەت کردووە بۆ تەواو یەک لای کردوتەوە لە بارەی وتم لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم هەرچەندە کاریشم هەیە دەوامیشم هەیە ینی قورسە لەسەرم بەڵام شەمانە لەوانەیە باوەڕ دەکەی لە هەفتەیە دوو شەو لە ماڵێ بووم یان سێ شەو لە ماڵێ بووم یعنی دایکم داران هەرەوەندە بمبینێ زیاتر نەبی لەوانەیە گلەی شاتوێتە بەخوای گلەی هاتووە بەس ئەوەندەی باشە خۆی کردووە لێ ڕاهاتووە لەوانەیە لە لایکشەوە پێی خۆش بێ حتما بۆ چکە مەجالی نییە بیر لە ژنی دووەم بکەیتەوە ئەوە لە مێشکم هێناوەتە دەرێکدار عەزیزی من قوربان نازانم فەرموو کاکدانیار عەفو بەڵای سرودێکی دیکە بەس تۆ ئەگەر پرسیارەکە بیکەی وەڵاهی هەرچەنەوە بزانم پێش بەرنامە وا ڕێکەوتین لەگەڵ کاکەوائیل پرسیار و قسە نەکەین بەس هەر با سڵاوێ بکا کاکە یعنی خزم و کەسوکار پێیان خۆشە برا سڵاوی خوا لێ بێ کاکەوائیل بەخێر بێ شتێکمان بۆ بڵێ شتێک بڵێ لە پاڵ ئەم باوکە نازدارایە ئەم قسە شیرینە شتێکی ینی سڵاوێ بکە چوزانم باسێکی مەولود بکە وەڵای من هەر باوکم هەمووی عادیەوە تەسلیمی ئەوە کردووە تۆ بەس عادی دەفی نەوەڵاوە ماوە کە بەگەرە خۆم دایتمەوە گەنە بەڕاستی تایبەتم کردووە بە قورئان الحەمدولله پۆلی شەشی تەواو کردووە لەخوا بەزیاد بێ و تایبەت قورئان بۆ لەبەرکردن یا قیرائات نە هەم لەبەرکردنەکەیتی هەم قیرائاتی ژە خوا بەزیاد بێ ئاسای قورئانمان بۆ خوێنی دوایی زۆر باش خوای لێ الحەمدولله دەنگێکی باشی هەیە لە خۆی گەورە لێ نەسێنێ مامۆستا ڕەعەت الحەمدولله باشە لەخوا بەزیاد بێ و
عراقیش دەزانی فێر عراقیشم کردێت چکۆم بخۆم زیاتر بەس عراقی دەخینم وڵای عراقیەکان خۆشترن ئەمن مەقاماتی عراقی لە من لەلای من تایبەتە خۆم بە هیچ شتێکی دیردا نادەم خڵاتانی دیکە ژەروان بۆ مەقام زۆر تایبەت کاکە سعودی ئاەتیمان بۆ بە عراقیەدا ڕاستە یعنی کە تو عراقییان خیتەوە خلاص شتێک نامینێ هەوسەگیان پێمان خۆشە پێبیسی بەرهەمێکی ئەوە شارێک لەگە مامۆستای عزیز و خۆشەویست مامۆستا مەلا تائیف و کاتی کە لە مەدینە بووین حساسەکی تایبەتمان بۆ دروست بوو جا و شعرەمان لێون دەردانا شتێکی زۆر زۆر خۆشە بە مەقامێک دەست پێ دەکەم ئەو کاتی ئینشاءڵڵا دێنە سەروی ئەوە دەمێ کە یا رسول الله زۆر عەجیب شێوە دڵی من سيدي عالم محمد صلوات لەبەر عشقی تۆی قوربان نەماوە دڵی من هەر وەکو بولبولێ لە نێو گوڵ و گوڵزارە داماوە دڵی من وەڵا من چی وەڵا من چی لە بۆنی عەتر و گوڵ بکەمە گەر بۆنی نەبێ بۆ منە گەر بۆنی نەبێ بۆ من چۆن ساکین دەبێ یا رەسوول الله ئەو دڵی من گەر بتو نكوي مدينة شاري شيرينم مدينة زاري بينم مدينة جانو بينم مدينة شاري شيرينم مدينة زاري بينم مدينة جانو آوينا الله الله كريم الله صلوات سار حبيب الله صلوات سار حبيب الله يا مدينة باخوشوستانا مدينة آرامي دلانا مدينة قول ساري جانا يا مدينة باخوشوستانا مدينة آرامي دلانا مدينة قول ساري جانا يا الله الله كريم الله صلوات سار حبيب الله صلوات سار حبيب الله عمرك مروي بغفلة طاقتي قنسي من ما ربي هوي عمرك مروي بغفلة طاقتي قنسي من ما ربي هوي باري عسيانم قرانا كوتم وبشتم سما ربي هوي
ئاگیری دۆزەق بەتینا قوربان مەمخەرە جەهەنەما ڕەبی هۆی کەی دەبێ بچمە مەدینە تا بڵێم ئۆخەیەوە تا بڵێم ئۆخەیەوەیە عەبدی گوناح بار لە قاپی فەخری عالەم کەوتووە فەخری عالەم شاد بووایە فەخری عالەم شاد بووایە ڕۆحی شیرینم لە بارسی مڕۆکە مەیل منیە مڕۆکە مەیل منیە نوری بینای چاوەکانم پێم بڵێن سوچم چیە پێم بڵێن سوچم چیە پێم بڵێن سوچم چیایە بای ئەجەلێ هاتوو لە ناکە و مەدرسای پێچایەوە مەدرسای پێچایەوە مەدرسای پێچایەوەیە عوزرەکەی تدبیسی ئێستا تۆزی غام لێی نیشتووە تۆزی غام لێی نیشتووایە تۆزی غام لێی نیشتووایە ڕۆحی شیرینم لە بارچی ئێمڕۆکە مەیل منیە ئێمڕۆکە مەیل منیایە نوری بینای چاوەکانم پێم بڵێن سوچم چیە پێم بڵێن سوچم چیە پێم بڵێن سوچم چیایە یا ڕەسوول ئەڵڵا لە دێڵما ئیشتیاق پەیدا بووە دوو دڵی پەیدا بووایە مەزرعی جەرگم بەجارێ ئاگیری تێبەر بووە ئاگیری تێبەر بووایە ئاگیری تێبەر بووایە ڕۆحی شیرینم لە بارچی ئێمڕۆکە مەیل منیە ئێمڕۆکە مەیل منیایە نوری بینای چاوەکانم پێم بڵێن سوچم چیە پێم بڵێن سوچم چیە پێم بڵێن سوچم چیە اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم دەستان خۆش بێ يا رب السلامة ماشەڵڵا دەنگێکی پڕ بەڵێ باس لەوە کردوتە ئەم شعرەمان لە مەدینە نووسیوانە بەڵێ مدینە شاری شیرین ئەمەوێ ئەوە بڵم کاتێک ئینسان بەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم هەڵئات یان بەسەر شاری مەدینەیە بەسەر مەکەیە ئەم بابەتانە سەحابیەک هاوڵێک چ فەرق و جیاوازیەکی لەگەڵەوەی کە خۆی بەجەستە ئەچێتە ئەو شوێنە وەکو بڵێ ئاها کەلیماتەکان و وتنەکە ئاوێتی وێنە حەقیقیەکە ئەبێ یعنی فەرقی هەیە وانە دەزانی فەرقەکەی لە چییە کاکدانە من زۆر جارم ئەم باسم کردووە کابرای پاکستانی لایەن باس کرده بوو گوتیان کە دەچیە مەدینە کە دەچیە بەرامبەر ڕەسوول الله صلی الله علیه وسلم ڕادەوەستی سەلامی لێ دەکەی جواب دەداتەوە کابرای پاکستانی وا تێگەیشت بوو کە دەچێتە مەدینە وایە تەواو دیفاع ڕاستیەن پێغەمبەر صلی الله علیه وسلم جوابی دەداتەوە کە دەچێتە بەرامبەری ڕادەوەستی دەرێ سەلام عەلەیکە یا ڕەسوول الله هیچ جوابێک نییە چاوەڕێیەکی جوابی بداتەوە چاوەڕێی ئەوەی دەکە ڕەسوول الله پێغەمبەر صلی الله علیه وسلم جوابی بداتەوە جواب نییە جاری دووەم هەمان شتی دووبارە کاتەوە هەر جواب نییە جاری سێم دووبارە کاتەوە دەگریە و دەڕوە کە دەگریە و دەڕوە دەچێتەوە ئوتێل لێ پار دەداتەوە کە لێ پار دەداتەوە کابرای پاکستانی بێخەبەرە لەوەی کە خوای گەورە مەلایکەتێکی داناوە لە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر کەسێک کە سەلامی لێ کە سەلامەکەی بە ڕەسوول الله دەگەێنی کە دێتە خەونی پێغەمبەر صلی الله علیه وسلم دێتە خەونی کابرای پاکستانی سەلامی لێ دەکە دەرێ بۆ عادزی لەسەر چ هۆکارە دەرێ ڕەسوول الله منیان وا تێگەیاندەوە کە دێم سەلامت لێ دەکەم جوابی سەلامەکەمە دێەوە سێ جارت سەلام لێک هەر سێ جارت کە سەلام کردووە من سەلامەکەم جواب دایەتەوە مباشرن
بەڵام تۆ جێت لێ نییە کە من سەلامەکە جواب دەدەمەوە چکە خوای گەورە مەلایکەتێکی بۆ من داناوە هەر کەسێک کە دەگاتە لام سەلامان لێ دەکە سەلامەکە ئەگەێنی کاکدانا من زۆر جارە قسەی دەکەم کە بێ لە دەرگای مەدینەدانێ هاوشەی مەدینە حساسێکی تایبەتت بۆ دروست دەبێت ئەوان نازانن کە چوون بێگومان ناتوانانی ینی من زۆر جارە قسەی دەکەم ینی زاری وا هەیە ڕخنە زۆر لەم قسانە دەگیرێ دەرێن کابرا یەک جار دەچێتە ئەمڕۆ بەسە ڕاستە دە وەڵڵاهی کە دڵم وەڵڵاهی 34 ساڵ محتاجی ئەوەی بووم یەک جار بچمە حەمڕۆ یەک جار قسمەتم نەبوو دەیکە خوای گەورە ئاخیری قسمەتی کرد ئەمە چارەم جارە چم پێنجەم جارە چمەوە دەزانم هەر یەکەم جارە چوومە ینی بەدەستە خۆت نییە کردیتمانە عادەت ینی زۆر جارە قسە دەکەمەوە ئەوەی کە بچێتە مەدینە تایبەتمەندیی تەواوی هەیە ماوەسارە قوبە سەوزە ئەبینی هەر ئیحساسێکی تر هەر خۆت سەر بە خۆ لۆ دروست دەبێت یان ئێستا هەموو شارە دێنێ مەدینە شاری شیرین و مەدینە جارێ بتبینم مەدینە گیان و ئەوینم ینی هەم شیرینە هەم ینی بینینی ینی نەزرەکردنەکەی ینی شەیداتەکە هەم ئەوینەکە ینی خسۆزەکە خۆشەویستیەکە بۆ ناو هەناوت دی کە تو دەری سەلام عەلەیکە یا ڕەسوول الله هیچ خۆشەویستیەک ناگاتەوە ئاستا بەتەحەداوە دەڵێن بە هیچ شێوەیەک مەگەر ئەڵڵاهوممە تایبەتمەندیەک هەبێ کەسێک هەبێ بۆەوە نەچوو بێ تەنها بە ملی داهاتە بێ برین کاکە ئەوە دەچێتەمە کابرای ئەوچی برێ دەورەمەندێک بێ ڕەزیل بێ زۆر قچۆک بێ بڵێ کاکەەوە عەمڕی کردێ بەزارێ کاکەەوە دەچبووتەوە مەگەنا هەر کەسێک بگاتەم شوێنە ئەحساسێکی تایبەتی بۆ دروست دەبێ ڕاستە ئەوەیە کێشەکە خۆی ماوەسا هەر بەدەر لە حەوشەشکە باسەکەی کە وردە وردە لەو قەرباڵکێکیتە نزیک گۆڕی پێغەمبەری عەزیز صلی الله علیه وسلم لەوێژ هەر حساسێکی ترە زۆر خۆش ئەوەندە ینی مەسافێکی زۆر لەوەشیت ئێستا چوونە ناو ڕەوزە ینی کە سڕمان ئەنووسی پێ دەچین بۆ ڕەوزە ئەویشان تێکدا ینی هەروە دێن قورسەکەن لەسەر خەڵک بەڕاستی بەداخەوە ینی تحسف دەخۆم ینی تۆ دەبی بەرنامەیەکی لێوێ دەنووسک لێ داخل بکەی ناوی خۆت دابنێتە وەکو سڕە دێجە ئایا ئەتوەرە بڕۆ نابینی مینبەر و ماڵکی پێ سەلەمی کە ڕەوز باغێکە لە باخی باشەر کەسێک پێ سەلەم مژدەی پێداوە لێ نوێژ بکە دوور کات نوێژ بکە باخەکە لە باغەکانی باش جوەرە بڕۆت لێندەر ئەحساسی وێندەر کاکدا باوەڕ بکە من دوو جاران ینی جاری ڕابردوو جەماعەتم بردووە لە خۆشیان دەگریان هەر پێم وتن کاکە ئەوجا یەکەچی لێ بۆ زۆر خینشیرم بوو لە سعودیەکان هەر دەیگوت کاکە بە کوردی یان بە عەرەبی دەیگوتە من تو بە کوردی پێیان برێ چکە من بردەبووم لەگەرە خۆم دەیگوت کاکە بە کوردی پێیان برێ یەڵە بڕۆن ئەمش پێم گوتم کاکە ئەوانە یەکەم جاریان بێن ئەحساسیان بۆ دروست بووە ئەوە لێرکوانە شوێنێکی تایبەتە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر دادینەدا ئاخری گوتم کاکە ئانیە حەفەزنا بصلاح الدین نەیبونی ئانی ئەکرات والله بڕۆکە نەرمی نوان کە زانی کە کوردم و گوتم ئەمە نەوەی ئیسلاح الدین ئەیوبینە والله گوتی باشە ئەمڕۆی خۆم لۆ لای دەکەمە تو ڕاست بڕۆ پێش جەماعەتت بۆ پێش بڕۆ پێش باوەڕ بکە ینی هەندە خۆشەویستێکی وا دروست ببوو ینی ئینسان جاری وایە ئەگەر بێت و لەزەت لە تام و لەو کات و ساتەی نەکە کە دوور کات نێژیرەکە بە شێوەیەک بۆی دروست نابێ ڕاستە ئەو شەحرانەی زۆر جار لە هەولێر لە سلێمانی ناچکە لە من کە دێمە سلێمانی حەز دەکەم بە لەهجەی هەولێری قسەی بکەم بڕۆکێکی ئەو لەگە کاک جۆری جەماعەتی کۆمەڵ لە تەلەڤیزیۆنی زۆر جار ئەو قسانە ماڵۆ دروست دەبێ درێ کاکە من کە لە هەولێرم هەر بە سلێمانی جاری وایە چکە شعرەکانی بێخود زۆر تاسیریم لەسەر خۆمێ ئەم ئێستا یەک بەخۆم شعرەکانی بێخود بە تایبەت دەریم بەڵام مامۆستا پرسیاری ئەو بکەم شعر چۆن چۆنیە بۆ منە هونەرمەندانی هەولێر زیاتر پشت بە چ جۆرە شایسە لای خۆمان زیاتر کلاسیک و قەدیمیەکان بە خودای من دەڵێم کە خۆم تایبەت کردووە کە تایبەت بۆ دانیشتنی ئێمە تایبەتە دانیشتنەکانی تایبەتمان چیە من دەرس و دیراستمان هەیە یعنی کۆبوونەوەی جەمعی موسڵمانانمان هەیە الحەمدولیلا دانیشتنێکمان دەبێەوە ها مەجلیسی یعنی کەسی ماشەڵڵا دیندار و ئەخلاق و با ئەخلاق یعنی کە دادنیشین 20 زەلام 25 زەلام خۆیان لای کردوتەوە بۆ خوا یان شیوێگەکە ئەوە پێڵێن ئێوارە خوانێک شیوەگەکە ئێمە دادنیشینیوە دەر مەجلیسێک دروست دەکەین هەم قورئانە هەم زۆر دەفی بەکار ناینم لەو مەجلیسانە هەم قورئانە هەم ئەو شعرانە کە دەڵێم زیاتر خۆم لە شعرەکانی کلاسیکی دەدەم بێخود بەڵێ بێخودە سافی هیرانیە سافی هیرانی کە کەسێکی لای شەقراوەیە هەولێرە نالیە مەحوی زۆر بەدەگمەن
يعني هندق تشكو محبي بروكا قرصة زور قرصة أري والله هو ما شواني دورو برز بجواني تيبقن يعني آخر هندق كلمة هي زحمة اللي تبقى أوزلوي هندق شتيا تايبت من طبعا من منزاني كاكوائل دستو بنجيلك القرآني بيروزان نرمو سرقالي أوي أجنس سرتاب قرآن دسمان بيكرت والله وجوابا جا من استا تعويز يكينو بس حزكم بمقامي عراقي براسي من زور دڵم ئاوا خۆتەوە بە مەقامی عراقی ئەگەر چەند ئاەتێک بە دڵی خۆت حەسکەیت بە مەقامێکی عراقی بۆمان بخوێنی سوپاس دەکەین وەڵا سوورەتی یوسفیان و بخینە خۆشترین ئەو داواکاری باوکشتە عراقی لە سوورەتی یوسفی زۆر خۆش لە خزمەتین. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ألف لام را تلك آيات الكتاب المبين. إنا أنزلناه قرآنا عربيا لعلكم تعقلون. نحن نقص عليك أحسن القصص بما أوحينا إليك هذا القرآن وإن كنت من قبله لمن الغافلين. إذ قال يوسف لأبيه يا أبت إني رأيت 11 كوكبا والشمس والقمر رأيتهم لي ساجدين. قال يا بني لا تقصص رؤياك على إخوتك فيكيدوا لك كيدا إن الشيطان للإنسان عدو مبين. صدق الله العظيم. ما شاء الله. بەتایبەت عراقی زۆر خۆشە من تۆزێک دەردی ئەڵێ لەوە لە کاکدانیار تەمەنم زیاتر بێ من والدم هەشتایە ئەو شێوازی خوێندنە مامۆستا فەرمان جاران زوو نەوتەکان باسەکەم وا باو بوو لەسەر قەبران تەجیلێکیانە برد یا مامۆستایە گەهات لەسەر گۆڕی کەسێک قورئانی خوێنیان لە زۆربەی پرسەکان ئێستام هەموو مەقامات هەیە بە زۆری وەلید ئیبراهیم و ئەجەوها سەر مەقامی بەیاد بوو وەلید ئیبراهیم بوو بەڵێ ئەوانە ئەخوێنە ڕێک من کەوت ئێستا ئەوەی کە گوێشی لێبوو بێ لەگەڵ ئەوانەیە ژابێ ڕێک ئەچێتەوە ئەو زەمانە زۆر حەزینە ینی قراءەتی عراقی خۆی قراءەتی عراقی باوەڕ بکە من نازانم ڕێز و احترام لە بۆ قورئانخوێنانی نێودەوڵەتی و ینی زۆر جا بە کوڕی خۆشم دەڵێم ینی ئەوەی کە لەگە مەقامی عراقی تێکرد بێ باوەڕ کە گوناح بچێتە سەر مەقامێکی تەقلیدی ڕاست چکە تو لۆ مەقامی عراقی ئەتو بەس بەیات حەفت فڕوحی هەیە وەرە و بەیاتە تو بەیاتی خینە زۆر دەوڵەمەندە یعنی مەقامی عراقی لە هەموو شتێک دەوڵەمەندترە ڕاست مەقامی عراقی بەیاتی هەیە ئیجازی هەیە سێگای هەیە هەماوەندی هەیە يعني أنا أو مقامنا وأنا سرتشكانا أتورت بونو مقامنا بخينا تايبد من ديشي خوي هي سمزود على شعر كانم همو شعر كانم همو سرود كانم كزوري دينيم زاري وادي مصابياتي شيء داي بيات بيم خوش يعني أمريكا كخوني بيات بيل بلي أما هم جورك لحزيني بيدلين بياته هم دوج دكرته سر مقامي وليد إبراهيم رحمتي هزار رحمتي لغوري
خی گەورە خزمەتی زۆری کردە و جێگاڵ ئینشاءالله زۆر ماشەڵڵا من زۆر پێم تەسیرم بە سەوتەکەی هەر خۆم زیاتر ئیتم کە قوناخینەکەشم دەخینمە دایخمەوەسە مەقامی باوەساگیان ئەگەشتی دیکە ماکاتەکە زیاتر بەش دابڕۆشتمان زۆرە هەتاوەکو 9:55 دقە لە خزمەتی ینی ڕۆژانی تر ئێمە 2 تەوەرمان هەیە ئەمڕۆ هەمومان تایبەت کرد بە ئێوە خی لێتان ڕازی بیان خۆبی بەخێر بن لە ئادایە تاکو خاتم کەس نییە غاوتای محەممەد بێ نییە هیچ کەس کە عوقبای وەکو عوقبای محەممەد بێ بە تەشریفی هەموو دنیا ڕۆژی گەشێد منەوەر بوو دەیان گوت ئەیان گوت دووری وا قەد پەیان نابێ نابێ مەگەر قڕای محەممەد بێ أشرفي عالم محمد صلوات بشارت بێ بشارت بێ ئەی مسلمانان کە پێغەمبەر طەبیبە بوونە ساغی دڵ بوونە ساغی دڵ خەنی لە بۆ ئەو کەسەی لە مەحشەردا لەژێر ئاڵاکەی محەممەد بێ پێغەمبەر نازدارایە صاحبی ئەسرارایە پێغەمبەر نازدارایە صاحبی ئەسرارایە گۆڵخۆشی و گۆڵەزارایە گۆڵخۆشی و گۆڵەزارایە شەفیعی مەحشەرە پێغەمبەرایە جەمالی پێغەمبەر لە مەن جوانە تێرایە جەمالی پێغەمبەر لە مەن جوان تێرایە بۆ جسمی پێغەمبەر بۆ جسمی پێغەمبەر لە ڕایحان خۆشترە بەڵکو زیاترایە پێغەمبەر نازدارایە صاحبی ئەسرارایە پێغەمبەر نازدارایە صاحبی ئەسرارایە گۆڵخۆشی و گۆڵەزارایە گۆڵخۆشی و گۆڵەزارایە شەفیعی مەحشەرایە پێغەمبەر دەبا بچینە ڕەوزە مەقامێکی بەرزایە دەبا بچینە ڕەوزە مەقامێکی بەرزە سەڵاوەت پێغەمبەر سەڵاوەت پێغەمبەر لەسەر ئێمە فەرزە لەسەر ئێمە فەرزایە پێغەمبەر نازدارایە صاحبی ئەسرارایە گۆڵخۆشی و گۆڵەزارایە گۆڵخۆشی و گۆڵزارایە شەفیعی مەحشەرە پێغەمبەر
کەی مەدینات و خوامم کە لە بینە ناتکەم لە بینە بەدەستێکی دەگرم کە مندی عەزرەتی ڕەسوول الله بەوێ دەستێ دەگرم ئاڵقەیە زنجیرە سەبارەت بە دوو ساوی ڕەسوول الله کەتیمە وڵاتی غەریب و غوربەتان لە من کەوێ سيري تيالي زالماتها بوغارتي سيري تيالي زالماتها بوغارتي دايا برم بومبايعي لو درون قامتي سنبيلاي تقدى الجسم مركزي سدافتي عند محزون ورسيل مغرور بطاقتي بويا دائم روت قوتو بذخيرة قيامتي بذخيرة قيامتي بذخيرة قيامتي عمري قنزي مسؤول دايا سوس جهودك منكايا عمري قنزي مسؤول دايا سوس جهودك منكايا قد لبوسو كاني نفسك قفت قويك منكايا بو تداوي لا يعشيمان هاموشويك منكايا حمل بازاري شبابي قرت قويك منكايا سوشي بما يمو إصلاح سيري زان ببابتهم سيري زان ببابتهم سيري زان ببابتهم خوش مامۆستا شعرەکە شاعیرانەکەم و گوتنی هەولێریان بەڵە گام لێ وتێکەڵە کرد مامۆستا چەند ساڵە خەریکی ئەم بابەتی ڕووداوێکی خۆش لە ئاهەنگێکی مەولودا بێ ژن گواستنەوە و مارەکردن بوو بێ چوزانم ناونانی مناڵ بوو بێ کە تەمەن دڵنیام لەو مەجلیسانەیە زیکراتان زۆرە بەس شتێک کە زۆر تایبەت بێلات نزیکەی لە فەزلی خوای گەورە لە ساڵی 1999 لە نێو کاری هونەریمە لە مزگەوتی خدرسوارە لە هەولێر ئەو کاتە لە بەندەستی مامۆستا وشیاری مەلا وشیاری ڕەحمەتی هەزار ڕەحمەتی لێبێ شەهیدیان کرد ئەو گروپەی هونەری تیپی هونەری گەیلانیش هەر ئەو دروستی کرد کاکدانە لە هەولێر ینی پێش بێمە سەر ڕووداوەکان لە هەولێر بەڕاستی زوڵمێکی زۆر لە خەڵک دەکرا بە ناوی مەولود تۆ دێ مەولودێک دەکەی پێویست ناکە ینی بیبینی قالبێکی کابراایکی یان لەگە ڕێزم هونەرمەندێکی تایبەت گۆرانی بێش کابرا دێ احتیفالێک بۆ پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم تۆ دەبێ محدودی کەی شتێکی محدود کەی ئێمە تیپی هونەری گەیلانی بوو کە دروست بین لە هەولێر لە فەزلی خوای گەورە و نزیکەی بۆ 25 ساڵ دەبێ لەم کارەیە بەردەوامین و هەر بەم شێوازە ڕۆیشتن و تەنها شتێکی ڕەمزیە بۆ کاری ئیشەکانی خۆمان پێ ڕاها دەکەین و تەواو خۆتان و تەنی قەڵبتان ساغ بێ هەر ئەوەیە بۆ مەسەلەی ڕوودا و بەڕاستی ڕوودا و یەکجار زۆر هەیە ئەگە باسی ڕوودا بکەیت بەڵام ڕووداوێک زۆر خۆش بوو لە مەولودێک بووم زۆر گەرم بووم ینی ئەحساسێکی تایبەتم بۆ هاتبوو چوومە ناوجەوە مەجلیسەکە چونکە بڵێ ینی خەڵکی عشایر کە دادەنێشێ دایم شتی تایبەتی ئەوێ ئەوە حەیرانی ئەوێ ینی شتێکی خۆشیەوێ لەم کات و ساتەیە لە مەقام لەناو جەوێکی گەرمام مەقامی تایار تۆفیقم بۆ هات خۆی مەقامی تایار تۆفیقیش ئەی ڕئیسی تاجیداران شتێکی ینی دینیە کە تایار تۆفیق وتیتیەوە بەڵام کە بە مەقامی عیجاز دەڵێ شتێکی تایبەتە لەلای منیش تایبەتە بەڕاستی منیش ینی چەندە جێگاکە شاشەیە بەس بۆ خۆشیە نیسان جاری وایە شتی خۆش هەر بجێڕێتەوە گەرم بووم ڕاست لەو کاتەیە مەقامی تایار تۆفیقم لێ هات ئەی ڕئیسی تاجیداران هەڵجی یەکەم جار بە ئەوەی دەستم پێ کرد پیرە بێردەگلۆتی نیشتم دانیشت بوو تومەس لە یادگاریەکی زۆر خۆشی هەوە لەو کاتی ساتەی لەگەر تایار تۆفیق و بە گۆرانی پێشەکان سەری هینا بنجێم گوتی هەی ساک چما ئەو شەزانی
دلتو ئەمریش گوتم مام ئاجی پێکەنیرم پێم نەگوترا ناخۆشە تو لە حساسی گەرمی قسەی پێ بگرێت گوتم مام ئاجی تۆ ڕێز لێ نامیان کورە گوتی وەڵڵاهی ئەو هات لێ کردم ئەمرت بردەوە زاری قەدیم گوتی ئەوە وەکو یانی شتێکی خۆش بۆ قسەیان پێ گوت کورە گوتم شتە خۆشەکەەوە بیشتە ناخۆشەکەی ئەزلێ زاری وا هەیە لە مەولودان ئەو شتانەمان بۆ دروست دەبێت یان زاری وا هەبووە ناو مەولود بووین سرود تۆمارکردن لەگە کاگنایف ئاسوودەی ڕێز و احترام لە بۆیان هەیە کاری هونەری بەشداریمان کردووە باوەڕ بکە یەک چارێک ڕۆیشتومە خۆمماندی کردووە هیلا کردووە فەرمان بەرێ بگەڕ وەڵا ڕیکۆردم نەکردی نایف تۆزە ئیشیشی ئیش فشێ ئەوە پێی دەڵێ ڕێز احترامیە ئەو کۆدێکمان لە بینی هەیە ئەو شتانە ئەوجا ینی زیاتر ئەوانی کە لەناو مەولود و هات زیاتر برادێکم کاک عاجینەریمان لەگەڵ تیپی 4 کەسی نێمە کە بۆ بەشداری مەولود دەچین فەقیرەی خواردنیان دەجێڕا کە خواردنیان جێڕا بۆ قاپێکشی و نەڕژاستە سەری بەخوا فەقیری باش الحەمدولیلا هەر نەسدا ئەوەندەی باش بوو نازانم سارد بوو بلو کاتەیە ئەجا لێت برین لەناو مەولودان دایم شتی خۆش هەر هەیە ئەو شتانەش هەر دەبێت خۆش ئێمە وازم تەواو بووین بەسێکی کورت خیتام و هەمی سبنەڵم دیسانەوە بە قورئان ئەمجارە کۆتایی پێ بینوانی وامەسا پێت خۆشە کاکەوایل تەنها وڵات دقیقیش لای داوە بەڵام یەک دقیقات بە چەند ئاەتێک کە خۆت حەزت پێیەتی پێی مرتاحی بیخوێنەوە ئیتر ئێمە هەر با ئەمە ینی دوای جەنابەت دەچینە لای ڕێکلامی بازرگانی و ئەمە کۆتایی پێین بەم تەوەرە بسم الله الرحمن الرحيم والذين كفروا وكذبوا بآياتنا أولئك أصحاب النار خالدين فيها وبئس المصير ما أصاب من مصيبة إلا بإذن الله ومن يؤمن بالله يهد قلبه والله بكل شيء عليم وأطيعوا الله وأطيعوا الرسول فإن توليتم فإنما على رسولنا البلاغ المبين الله لا إله إلا هو وعلى الله فليتوكل المؤمنون